لەگەڵ هاتنی وەرزی گەرما و مانجی ڕەمەزانی پیرۆز هاوڵاتیان ئارەزویان بۆ ئاوی سارد و بەفراو دەچێت و دەیانەوێت لە ئێوارانی مانجی ڕەمەزاندا تێنوێتیان بە ئاوێکی سروشتی سازگار بشچێنن. بەشێک لە هاوڵاتیان بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیانیان ڕوودەکەنە ناوچە کوێستانیەکانی دەڤەری باڵەکایەتی بۆ هێنانی بەفری شاخ کە لە وەرزی زستانەوە بەفرەکە ماوەتەوە و لە ئێستاشدا لە بازاڕەکانی سۆران دەفرۆشرێت. ئەوە بەفری هەڵگۆردە، بناری هەڵگۆرد. لە بناری هەڵگۆرد سبەینان پاشوی دەخۆین کە پاشوین خوا نوێژەکەی دەکەین، پاش نوێژەکەی ئەو کات دەڕۆین. 5 سیارە 4 سیارە پێکەوە دەچین، ئەچین بارەکەین هەموو پێکەوە بارەکەین و زیاتر خەرەکرد لە بە ڕەمەزانە ڕووی تێ دەکا. بەس ئێستا عنی حکومت لێ ناگەرێت لە بازار ڕابوەستین، بەڕاستی ئەو گرێژمان لە حکومەتیە تقریبا 4 سەعاتی پێ دەچێت تا چین و دێنەوە 2 سەعات بەڕێوە مێتا گەینەوێ. زادەکە چورکە زادە، عنی زادەکە زۆر ناخۆشە بەخوای زۆر، عنی بە ڕەمەزان بەڕاستی خەرک زۆر ڕووی لێ دەکە لە بەفر، چکۆ زۆر ماستاوی سارد پێ دەگرنەوە، شەربەتی سارد پێ دەگرنەوە، خەرکەکە بە ڕەمەزان زۆر عەزی لە بەفرە. هاوڵاتیان ئێواران ڕوودەکەنە بازاڕەکانی سۆران و ئەو بەفرەی لە شاخەوە لەلایەن بەفرهێنەرەکانەوە هێنراوە عەلاگەی بە 1000 دینار دەکردن و بۆ ئێوارە دەیبنەوە ماڵەوە و بۆ شەربەت و ماستا و ئاوسارکردن سوودی لێوەردەگرن. بەفرێکی تەبیعیە، ئەوەی کوێستانە ئی دەڤەری باڵەکایەتیە لە چیای بەردەبووک دێت، بەفرێکی سروشتیە، ئەوە بۆ ئێواران ئێمە دەیبینەوە ماڵ بۆ ماستا و بۆ ئاوی سارد بۆ ئەو شانە کە بەکاری دێنین، لەبەر ئەوەی تامێکی تایبەت سروشتی هەیە. والله من بە ڕۆژی مەهاتیمە بازارێک کە ئینسانی بە ڕۆژی هەر شتێ چاوی هێشتەشی خەوی درێژتێ بەفرەکەش ساردە و ئینسانیش دائیمەن ئینسانی بە ڕۆژی تێنیە حەزی لە ئاوی ساردا، چاوی بە بەفریەکەوی بەفرەکەی کڕیدەوە ئەوەی هێوارێ لە ناو ماساوی لە ناو شەربەتی بە ئاوی سارد بخۆتەوە خۆش. طبعا ئەو بەفرەی ئاوەکە ئەبیتە بەفر جیاوازی هەیە زۆریان ئەوەی بە قالبی دروستەکرێت لە معمەلی بەهۆی ئەوەی ئەبەستی ئەو بەفرەی تەبیعی و خوایی گەورە باراندیتی لەسەر چایەکان لە دۆڵەکانە بینیتەوە. کوێستانەکانی کوردستان پڕن لەو نیعمەتانەی کە خوای پەروەردگار بە درێژایی 4 وەرزی ساڵ دەیان بەخشێ. یەکێک لە جوانی و نیعمەتەکانی کوێستانیش بەفر و ئاوی سازگارە کە بە سازگاریەکەی جەستە پاڕاو دەکا و بە جوانی دیمەنەکەشی پێنوێتی ڕۆح دەشتێنێ. ئازادۆ مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.